پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر گەلێک سەرکردە و کاربەدەستەکانی باش بوون و بە کاری باش و ڕێگەی باشە ڕۆشتن خەڵکەکەش ئۆتۆماتیکی بە دوایانەکەوێ و چاویان لێەکە. ماوەیەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵێ لە سەرکردەکانی ئەم وڵاتە خەریکی چاندنی نەمام و سەوزکردنی وەکوڵێ ژینگەی کوردستانن. ئومێد دەکەین خەڵکی فەقیر و نەبووش چاو لەوان بکە و وەکوڵێ ئەوان ببنە پێشەنگ و پێشڕەوە چونکە ئەوان هەر شتێک بکەن بەلای خەڵکی فەقیر و داماوە جوانە. ئەم پرۆژەیە ئێمە ئەمڕۆ باسی لێوەکەین لە بەرنامەی پەیامی ڕۆژ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا معروف مەجید بەرپرسی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە. بەڕێز کاک معروف زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سوپاس. هەڵمەتێکە بینین لە نێوان سەرکردە و کاربەدەستانی ئەم وڵاتە کە ئاڵنگاریەکیان هەیە وەکوڵێ تەحەدایەک ترەکەن بۆ چاندنی نەمامی ترە کە سەود و کەسی تر وەکوڵێ دەستنیشانەکە. ئەمە چ گرنگیەکی هەیە بەسمەوەیە ئایا سەرکردەکان خەریک بن بە پاراستنی ژینگە و سەوزکردنی ژینگەی کوردستانەوە هیچ گرنگی و ئەهمیێتێکی هەیە؟ خۆی گومانی تیانە تاک بە تاکی برین دانیشتوانی هەرێمی کوردستان یاخست گۆی سەر زەوی پێویستە خۆی بە خاوەنی ژینگە و خەمخۆری ژینگە بزانێ. بەڵام بەداخەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەیبینین کە ناوە تەحەدا هەست دەکەم تەحەدا نیە ئەمە ئەرکێکی سەرشانی تاک بە تاکە سەرکردەکان بە تایبەتی پێێستاون ئەگەرنا ئێمە پێمان خۆش بۆ پرۆژەیە تەحەدایەکی زۆر گەورەتر بواە بۆ نمونە هەر سەرکردەیەک هەر بەرپرسێکی باڵا لە بەتایبەتی لە ئاستی حکوومەت بڕیاری بدایە کە هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی نەگەیشت بێتە ئاستی ستانداردی گیان یاخود نیوەی ئەو ئاستەش ئەمان بێن کاری بۆ بکەن نەک بەرپرسێک بێ لە باخەکەی خۆیە کە پێچێ و باخە خەڵکێکی تر هەر نەیبینیە تەنها سوودەکەی بۆ ماڵ و مناڵی خۆی درەختێکی هەتیانە بێت بۆ نمونە ئەو ئێمە بینیمانە هەندێک شوێن هەڵبژێراوە شتێکی باشە من لەو باوەڕێم تەحەدای بەرپرسەکان ئەگەر وەکو سەرەتاش تۆ ئاماژە پێکرد تەحەداکانن لە پێناو بەرژەوەندی و خزمەتی خەڵکا بێ جێی شانازی و خۆشحاڵیە بەڵام وەکو ئاماژەمان پێکرد ئەمان بۆ نەمامێک ناکرێت تەحەدای یەکتری بکەن دەکرێت بیر لەوە بکەنەوە لە کاتی نەمام چاندنە کە بە تایبەتی بەداخەوە ئێستا بەشێک لەو هەڵمەتانی دەستیان پێکردووە ئەگەر بە شێوەیەکی وریایی و زانستی مامەڵە لەگەڵ ئەو درەختەیە ئەو نەمامیان نەکرێ گومانیتیانێت تا هەفتەیەکی تر نابەوشکە بێت. کەواتە بۆچی حکوومەت گرنگی تاو بە نەمام چاندن نادات؟ وڵی خۆی من لەو باوەڕێم نەک سێکتەری ژینگە هەموو سێکتەرەکانی تر لە هەرێمی کوردستانە بەداخەوە ڕوو لە شکستە سێکتەری تەندروستی خراپترە پەروەردە خراپترە کشتتوکاڵ خراپترە لە سەڵاتدارانی پشتگویان. بەڵام من هەموو جارێ وتومانی ئەگەر بۆ نمونە سێکتەری ژینگە ژۆکو نەوت گرنگ بووە بۆ حکوومەت گومانی تیانە ئێستا هەموو کوردستانە بوو بە دارستان شوێنێک نابوو نەمامیتیا بچێنرێ بەڵام بەداخەوە بەو پێی کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بەرژەوەندی کۆمەڵی سیاسی بازرگان لەوایە کە تەنها کار لە بواری نەوت و کۆمەڵی سەرچاوی ترەکە نەگەننا تەناگەر لەو بۆنانەیە تەحەدایە کەسێکی تر ناوی سەرکردەیەک بێنە ئەمیش پێی عیبی وەڵام نەداتەوە ئەگەر نا هەمومان دەزانین ژینگە هەرێمی کوردستان بەهۆی چەند ڕوودا و کارەساتێک و تووشی زیانێکی زۆر بووە هەر لە پرۆسەی ئەنفال و دوایی ئەوە مەسلەی شەڕەکانی ناوخۆشەڕی حکوومەتی عێراق لەگەڵ وڵاتانیان لەگەڵ کۆمەڵی هۆکاری تر بۆتە هۆکاری وێرانبوونی ژینگە و تۆبارانەکانی وڵاتانی ئێران و تورکیا بۆ سەر هەرێم وشکە ساڵی لە ساڵی نەوەتەکان ئەمانە سەرجەمیان بوونەتە هۆکاری خراپبوونی ژینگە. دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە وەکو ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە لە سنوورێکی تایبەتی خۆمانە داوامان لە حیزبە سیاسەکان کردووە کە لە بۆنە و یادە تایبەتەکانی خۆیانە لە جیاتی کاغەز و پەڕۆ و کۆمەڵشتی بریخەدار نەمان بچێنن کەواتە حکوومەت لە خەمی نەک ژینگەیانە لە خەمی بەشێکی ئەو سێکتەرانی تری ژیانی ئاوڵاتیان جدانی. کاک معروف پێت واد نییە کە چاندنی نەمام چەند گرنگ بێت خزمەتکردنی گرنگترە لەوەی کە بیچێنی گومانیتیانە خۆی لە ماوەی ساڵانی ڕابردووە خۆشبەختانە کۆمەڵێ هەڵمەتی زۆر باشکرا من لە بیرمە لە سەردەمی کابینەکەی بەڕێز دکتۆر بەرهەمە بە 2 جار نزیکەی 7 ملیۆن نەمام هەڵمەتی بۆ کراو چێنرا کە لەو باوەڕێم بەشێکی زۆر زۆری فەوتا بێ وە ساڵانە بەهۆی نەمامگەکانی نەمامگە حکومەکانەوە نەمامێکی زۆر ئەدرێ بە هاوڵاتیان بە فەرماگە حکومەکان بە کۆمەڵێ جیەتی تر بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە بە دوواداچوونێک نییە خەڵکانێک نییە لە دوای چاندنەکە خزمەتی بکەن بەشێکی وشکە بێ. کاک معروف ببوورە ئەم
هەڵمەتی چاندنی نەمام لەلایەن بەرپرسانەوە تا چەند بۆ منە بۆ شوێن کەوتوی خۆیان بۆ کادر و ئەندامانی خۆیان دەبێتە جۆرێ لە کەلتور دەبێتە جۆرێ لەوەی کە خەڵک چاو لە سەرکردەی خۆی بکە ینی لە وڵاتی ئێمە سەرکردە بە جۆرێ لە جۆرەکان بە مقدەس کراوە ئەم بە کەلتورکردنی نەمام چاندن و سەوزکردن و پاراستنی ژینگەیە دا ئەگەڕێتە بە بڕوای جەناتاندا ئەگەڕێت شۆڕە بێتەوە بۆ نێو ئەندام و کادرانی خوارەوەیان خۆی ئێمە ئومێدەواری وابیە ئومێدەوارین ئەوەنەی کە لایک و کۆمنت و تێبینی لە فەیسبوک بۆ ئەو هەڵمەتە کراوە ئەگەر نیوەوەنە نەمام بچێنرایە هەستەکەم ئەو هەڵمەتە ئامانجەکە خۆی پێکە بەڵام تا ئێستا من ئەوەی کە بیستی بێتم کەسێکی وام نەبینەوە بۆ منە بڵێ مادام سەرکردەکەم یاخود مادام بەرپرسەکەم یاخود مادام فڵان کەس ئەو کاری کردووە منیش وەکو وەفایەک بۆ کارەکەی ئەو نەمامێکە چێنم تەنها ئەوەیە کە بینیمانە لە فەیسبوک خەڵکێک بە شانوباڵی زۆر سەرکردەکانی هەڵی داوە خەڵکێکی تر قسەی پێوتون خەڵکێکی تر ڕەخنەی لێگرتوون من ئومێدەوارم هێندەی ژمارەی کۆمنت و لایکەکان لە مقابلی ئەو هەڵمەتانە نەمان بچێنرێ ئەو کاتە هەستەکەم کارێکی باشیان کردوێ کاک معروف ئەگەر زانیاریت لا بێ ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستاندا ئایا تا چەند نزیکە لە ڕێژەی ستاندارد خۆی گومانی تیان ێستا بەپێ ئەو ستانداردە جیهانیەکان لە 15 بۆ 25 جارە نەمارە ماوت 15 بەڵام ئێستا 25گەشتی بۆ زیادووە گومانی تیانەوەی کە لەسەر ئاسی هەرێمی کوردستانی ئێمە بە فەرمی بڵاو کرابێتەوە پارێزگای سلێمانی بەپێی ڕاگەندراوێکی بەشی باخچەکان ڕێژەی سەوزایی لە پارێزگای سلێمانی 110ەیە کە من مای خۆشحاڵی ئەگەر هەرچێمە بەڕێز کاکامەرا حەمە ساڵح ماوت بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی وتی بەڵێ بەپێی داتا و ئامارەکان بۆ ئێمەشیان نردووە بەڵێ وایە و پارێزگای هەولێر نزیکەی لە 115ەیە ئەویش 15یان بۆ 16ەیە بەڵام بەداخەوە شار و شارۆچکەکانی تروانی ینی قەزای وایە لە 102 قەزای وایە لە 103ەیە ناحێ هەیە بواچێ لە 100یەکیش نەبێ ئەمانە خۆی لە خۆیان گرفتەکان لەو شوێنانەوە دەست پێکە ئەگەرنا گومانیتیانی شارەکان ئەگەر بۆ جوانکاری خۆشیان بێ بۆش بێ کە بڵێن ئەم بەرپرسە لەم شارەیە خزمەتی باشی کردووە هەستەکەم هەڵمەتی باش کراوە بەڵام ومێدەوارین ئەم هەڵمەتانە بچێتە شار و شارۆچکەکان بۆی لایانی کەم نیوەی ستانداردی جیهانی بنەک بگاتە ستاندارد جیهانی چاندنی نەمام تەنها بۆ جوانی سروشت و زۆربوونی ڕێژەی سەوزاییە یان بۆ ئەوەیە کە کەشوهەوایەکی تەندروستمان هەبێت کە هەوایەکی باشمان هەبێت ناخۆی گومانیتیانە ئێمە بە ئامانجمان لە چاندنی نەمامەکان خاوێنکردنی ژینگە بێ ژینگەیەکی تەندروست بێ بەڵام ئەگەر بۆ جوانکاریش بکرێشتێکی خراپ نیە کاریش دەرونی مرۆڤ فەرمێت خۆشەویستترین ڕنگ بەلای منەوە سەوزایی ڕەنگی سەوزی زۆر گومانیتیانی ینی هەر دەرونی ئارام بوو ینی کەسێکی تەندروستی هەر بۆ زۆر بابەتی تر ینی بۆ منە مەسلەی سەوزایەکە مەسلەی پاگراگرتنی ژینگە و بۆ ئەو کەسانی کە ڕۆژانەی پێویستیان پێبیانی جاری وایە تۆ هاوڵاتیەکی لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمە ئەو کاتە چۆنە لە سوود و قازانجی درەختێک باشە زانی یان بۆ نمونە جاری وایە هاوڵاتێک ئەوێ 2 سعات ئۆتۆمبیلەکەی لە شوێنێکە ڕاگرێت بۆ نمونە مەسافەیەک یاخود ناوچەیەکی زۆرە گەڕێ بۆی نەمامێکی دەستکەوێت یاخود درەختێکی دەستکەوێت سیارەکەی لێ ڕابگرێت بەڵام لە هەرێمی کوردستانی ئێمە ینی بەپێی هەڵکەوتەی جوغرافیا بەڕاستی کۆمەڵێ شوێنی زۆر باشمانەیە کە خۆڕووسکن و لە ماوەی ڕابردووش چەند شوێنێکی تریش دەستکرد دروستکرات کراوە بەڵام بەداخەوە مەسلەی کەم تەرخەمەکان بەهۆی کاری وشک بوون هۆکاری کەوتنەوەی ئاگر ئەمانە لە داهاتووە بنە مەترسی لەسەر پرۆسەی چاندنی نەمامێک لێ بیتەوە دوو کەس کێن کە وەکو ئەو بەرپرسانە تەحەدایان بکەی کە نەمامی خۆیان بچێن لە ڕێکخراوەکەی خۆت بێ بەس من و شەیدا دیاری نەکەی من بەڕاستیەوە بە شتێکی تەقلی دەزانم هەرچەنە ببێتە کولتور شتێکی زۆر باشە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان پرۆژەیەکی زۆر باشمان بەدەستەوەیە بە تەمای تەحەدای ئەو سەرکردانە بکەین کە خۆیان وتوانە تەحەداکەین بەنیازین هەرچەنە من لێرە فکرەکە ڕاگەێنم ئەگەر ڕێکخراوی کەسێکی دیش کردی گەردنی ئازابێ بەڵام ئێمە دەستمان پێکردووە هەر سەرکردەیەک بە جۆرەی تەمەنی خۆی سەرکردەیەک تەمەنی 50 ساڵە 6 ساڵە یاخود حیزبێکی سیاسی نووسراوی ڕسمیمان ئامادە کردووە بۆ زۆربەی حیزب و کەسایەتەکانە بین بۆ نمونە بەڕێزێک تەمەنی گەشتوتە 50 ساڵ لە ڕۆژی لەدایکبوونیە 50 نەمان بچێنێ ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان و کۆمەڵی جێتی فەرمی ئامادەی شوێنەکەشی بۆ دیاریکەین و پێمان باشە بیبین ئەو شوێنانی کە ئاماژەمان پێکرد بە تایبەتی ئێمە ناوچەی گەرمیانمان هەڵبژاردەوە کە زۆرترین زەرمەند لە ڕووی ژینگە ئەوە بووە. ڕێکخراوی ئایندە لە ساڵی 2019 کە ئەوە 6 مانگ و 15 ڕۆژ بەسەریار چەند نەمامتان چاندووە؟
ئێمە بە پێی ئەو کارانی کە لە ماوەی دروستبوونی ڕێکخراوە 2013 پێشتریشکە منۆکو خۆمۆکو چالاگوانێکی بواری ژینگە کارم کردووە بە پێی داتا ئامارەکان بۆ سنووری خۆمان و بەشێکی تری شار و شارۆزکەکان زیاد لە 25 بۆ 30 هزار نەمام لە ڕێی ئێمەوە گەشتوێتە شوێنەکان ئەوە نەبێر خۆمان چاندمێتمان بۆ نمونێمە ئەو هەڵمەتەی کاتی دکتۆر بەنەم ئاماژەمان پێکرد زیاد لە 10 بۆ 15 هزار نەماممان بردوێتە سنووری قەزای چەمچەماڵ و ناحێگانی بۆ شارەوانیەوە بۆ 6 هزاری وەرگرتووە هەبوو بە پێی توانای خۆی 2000 وەرگرتووە هزاری وەرگرتووە بەڵام هۆکاری گیان نەکە یاخۆت ئەوەی کە هۆکارەکە بێت و کاراسانیمان کردوێ ڕێکخراوی خۆ ئێمە بووە و یەکێک لەو کارانی کە زۆر جاش باسیەکەین سەوزکردنی 24 کیلۆمەتر نێوان ناحەی تەکیە و قەزای چەمچەماڵە کە نزیکی 6000 نەمان بەخۆگرێت ئەمە سەوزکراوە نێوان تەکیە و چەمچەماڵ لە 2013 کردومانە ئەمە 5 ساڵ 6 ساڵی بەسەر دەبڕوە بە سەوزی ماونەتەوە بەڵێ زۆر باشی ئێمە بەردەوام ئاگاداری خزمەتکردن و ئەودانیان بە کەس پێ 2 ساڵ لەسەر ئاستی کۆمپانیەکان بوو بەڵام دوایەوە بە خۆشحاڵی و شارەوانەکانی تەکیە و چەمچەماڵ وە بجاری وە شارەوانی شۆڕش شاوکارمانن و ئێستا بە پێی ئەو بە دوواداچوونانی ئەمە کردومانە لە 170 بۆ 80 درەختەکان زۆر بە باشی بوون و ماونەتەوە چاندنی هەموو نەمامێک تەندروست دەتوانی هەموو نەمامێک بچێنی من یەکێک لەو گرفتانی لە هەرێمی کوردستانە هەیە هیچ توێژینەوەیەک نەکراوە کام نەمام بۆ هەرێمی کوردستان گونجاوە ئێمەش بەر ئەو برابەڕێزانی شارەوانەکان باخچەکان جار هەبوو درەختی نەمامی باشە ناوەتە کوردستان بەڵام بۆ کەشوهۆی ئێرە گونجاون و بۆ ئێستا بەداخەوە بەشێکی وشکە بێ بەڵام دەکرێت ئێمە داواشمان کردو پێشەوەی هەر نەمامێک لە نەمامگە حکومیەکان یاخود لە نەمامگە ئەهلیەکان بێنرێتە هەرێمی کوردستان و یاخود بچێنرێ پێویستە لیژنەیەکی توێژینەوە ئاماژە بۆ کاکە ئەم درەختە بۆ هەرێمی کوردستان بۆ کەشەوەکەی گونجاوە بەڵام ئەمانیان بۆ هەرێمی کوردستان گونجاونێ لەبەرەوەی زەرێکی زۆرمان کردووە بەشێک لەو درەختانە بۆ ئێرە گونجاونی لە ڕووی کەشوهەوە و لە ڕووی ناسکێتی سەرەتا بەڕێز باسە لەوە کرد کە ئێستا کاتی نەمامچاندن نییە کاتی نەمامچاندن کەیەوە کاتێک کە ئێمە نەمامێک ئەچێنین بێ چۆن خزمەتی بکەین خۆی لە وەرزی پاییزە یەکێک لە وەرزانی کە گەشەی نەمام ئەوەستەیە بەتایبەتی لە ئەو درەختانی کە گەڵاوەری ون یاخودەوانی کە هەمیشە سەوزن هەمیشە سۆزەکان گەشەیان ئەوەستێ و گەڵاوەریوەکانیش بە هەمان شێوە ئەوەستێ بەڵام باشترین وەرزی پاییزە و ئەگەر بشکرێت لە سەرەتای وەرزی بەهارە ئامادەکاری بۆ کرێ کاتێکی خراپ نییە بەڵام لە مانگی تەمووز و مانگی ئابوانەیە هەستەکەم ئەگەر بە باشی خزمەت نەکرێت و چاودێری نەکرێت مادەم نەمامە لە نێو سەتڵ و بۆ منە کێسێکایە هیچ کێشێکی ئەگەر تۆ بیگوازیتەوە بۆ نێو زەویەکی تر ئاخر ئەوە کووتم ئەگە بە شێوەیەکی زانستی بۆ نمونە جوان لە ناو سەتڵەکە یاخود لەنا ئەو کیسەیە دەربکرێ بە مەرجی خۆڵەکەی دەوروبەری نەوەریە ئەگەنا تۆ بە شێوەیەک لێت کردەوە خۆڵی پێوە نەما ئەم ڕەگە تاوەکو ئەتوانێ ئاو بچۆنەڵێ ینی خۆراکی خۆی هەڵبمژێ گومانی تیانێ وشکە بێ بەڵام وەکوی تۆتت ئەگەر بە شێوەیەکی زانستی لە ئینجانەیە جار هەیە ئەگەر بێت و ئینجانەکە یاخو سەتڵەکە قوتۆکان یان تەنەگە بێ ژێری ببڕی کونکونی کەی بە تەنەگەکەشەوە بخرێتەوە ژێرگەڵ هیچ زەرەری نییە بەڵام نایلۆن و سەتڵوانن زۆر بەڕێز معروف مەجید بەرپرسی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس بۆ